ترێلەری نوێی فیلمی واندەر وومەن، پۆستەرێکی تایبەتی فیلمی فلاش، یەکەم تیزەری فیلمی بلاک ئادەم، هەروەها یەکەم ترێلەری فیلمی باتمان. ئەمانە بەشێک بوون لە بابەتانەی کە لە یەکەم پانێڵی دیسی فاندەم باسییان لێوە کرا. ئێمەش ئەمڕۆ لەم ڤیدیۆیە باس لە گرنگترینی ئەو ساتانە دەکەین. 22 ئەم مانگە یەکەم مەراسیمی دیسی فاندەم بەڕێوە چوو. لەوانەیە بەشێکتان نەزانن کە دیسی فاندەم چیە. دیسی کۆمپانیایەکی تایبەت بە کۆمیکە، چەند بەرهەمێکی هەیە لە کۆمیک بووک و فیلم و زنجیرە و تەنانەت یاری ئەلکترۆنیش. ئەم ساڵ کۆمپانیاکە بڕیاریدا کە مەراسیمێک ئەنجام بدات و هەندێک لەو فیلم و کۆمیک و زنجیرانەی کە لە داهاتوودا پەخشیان دەکات لەم پانێڵە باس لێوە بکات. مەراسیمەکە هەموو کۆمیکەکان ناگرێتەوە، لەبەرەوەی خۆتان ئاگادارن بەشێک لە کۆمیکەکان تایبەتن بە کۆمپانیای مارڤێل کە کۆمپانیایەکی هاوشێوەی دیسیە، واتە کۆمیکەکانی وەک ئەڤێنجەرز و ئێکسمێن ئەوان ناگرێتەوە، بەڵکو کۆمیکەکانی وەک باتمان، سوپەرمان، ئەکوامان، شازام، واندەر وومەن ئەوانە دەگرێتەوە. لە مەراسیمەکەشدا باس لە 4 بابەتی سەرەکی کرا، ئەوانەیش وەک گوتم کۆمیک بووک، موڤیس فیلمەکان، تیڤی شۆز زنجیرەکان، هەروەها گەیمز یاریەکان. مەراسیمەکە قەرارە لە 2 ڕۆژ ئەنجام بدرێت، یەکەمیان 22 ئەم مانگە ئەنجامدرا، ئەوەی تریشیان قەرارە 12 مانگی سێپتەمبەر ئەنجام بدرێت. مەراسیمەکەش بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە بە شێوازی ئۆنلاین ئەنجامدرا، لە 22 مانگ دەستی پێکرد. درێژی مەراسیمەکە 8 کاتژمێر بوو، لە وێبسایتی خودی دیسی پەخشکرا و هەمان دەیانتوانی سەیر بکەن، بەڵام تەنها بۆ 24 کاتژمێر دوای ئەوە پەخشەکە دەوەستێنرا. پانێڵی 22 مانگ بە ناوی هۆڵ ئۆف هیرۆز بوو، واتە قاعەیە خود هۆڵی پاڵەوانەکان. ئێستاش با ڕیزبەندیەک بە گرنگترین ساتەکانی ئەو مەراسیمە بدەین کە بەڕای خۆم و بەڕای زۆرێک لە هاندەرانی دیسی ئەمانە گرنگترین ساتەکان بوون. لە ژمارە 7 دەست پێ دەکەین فیلمی بلاک ئادەم. وەک ئاگادارن لە مێژە فیلمی بلاک ئادەم ڕاگەیەندراوە لە ڕۆڵجێڕانی دوین جۆنسن ناسراو بە دە ڕۆک، بەڵام تا ئێستا زانیاریەکی زۆرمان لەسەر نەبووە. لە مەراسیمە یەکەم تیزەری فیلمەکە پیشاندرا، هەروەها ڕایانگەیاند کە هەریەکە لە کارکتەرەکانی هۆکمن، سایکلۆن، دکتۆر فەیت، هەروەها ئەتۆم سماشەر بەشداری دەبن لە فیلمەکە و قەرارە لە ساڵی 2021 فیلمەکە بڵاو بکرێتەوە. لە پلەی شەشەمی ئەو ساتە گرینگانە ڕاگەیاندنی کاستی بەشی دووەمی فیلمی سوساید سکواد بوو. وەک ئاگادارن جێمس گەن کە دەرهێنەری فیلمەکانی گاردیەنز ئۆف دە گالاکسیە لەگەڵ مارڤێل دەرهێنەری ئەو بەشیان دەبێت و بەشی دووەمی سوساید سکواد دەردێنێت. پێشتر بەشی یەکەمان بینی لێ بۆمان بەدەرکەوت کە چیرۆژ فیلمەکە باس لە چەند ڤیلنێک یاخود خراپەکارێکی دیسی دەکات کە بە یەکەوە کارێک ئەنجام دەدەن. لە بەشی دووەمی ئەم فیلمە بەشێکی زۆری کاستی بەشی یەکەم گەڕاونەتەوە، لەوانە مارگۆت ڕۆبی و ڤایۆلا دەیڤس و ئەوانە. لە هەمان کاتدا هەندێک کارکتەری نوێ زیاد کراون بۆ ناو کاستەکە، لەوانە ئیدریس ئەلبا لە ڕۆڵی بلەد سپۆرت، هەروەها زۆرانبازی بەناوبانگ جۆن سینا لە ڕۆڵی پیسمیکر، هەروەها پیت دەیڤدسن لە ڕۆڵی بلاکگارد. هەر لەو مەراسیمە جێمس گەن هەندێک ڤیدیۆی پشت کامێرای بەشی دووەمی فیلمەکەی پیشانماندا و ڕاشی گەیاند کە ئەم فیلمە نابێت بە سیکوەل، واتە نابێت بە تەواوکەری بەشی یەکەم، بەڵکو چیرۆکێکی جیاوازە. لە پلەی پێنجەم ڕاگەیاندنی جلوبەرجی تایبەت بە فیلمی فلاش بوو. وەک بینیمان لە ڕێی پۆستەرێکەوە کارکتەری فلاش پیشاندرا، هەروەها جلوبەرگەکەشی پیشاندرا کە لەلایەن باتمانەوە دروست کراوە وەک ڕایانگەیاند. لە هەمان کاتدا باتمانەیەک لە پشت فلاش دەبینین کە پێدەچێت ئەو باتمانە بێت کە مایکل کیتن ڕۆڵی جێرا لە ساڵی 1989. ئەمەش پیشانی دەدات کە لە فیلمی فلاش وەک پێشتر ڕایانگەیان چەند باتمانێک دەگەڕێنەوە، لەوانەش بێن ئافلێک لە ڕۆڵی باتمان دەگەڕێتەوە، لە هەمان کاتدا مایکل کیتنیش دەگەڕێتەوە لە ڕۆڵی باتمانی ساڵی 1989. لەگەڵ ئەمە بۆچوونی ئەوەش دروست بوو کە لەوانەیە چەند فلاشێکیش بەدەر بکەونەوە. وەک دەزانین فلاشی فیلمەکانی دیسی لەلایەن ئیزرا میلەرەوە ڕۆڵەکەی دەرجێدرێت، بەڵام لە هەمان کاتدا زنجیرەی فلاشمان هەیە کە هەر سەر بە دیسیە پێی دەچێت ئەو فلاشەی زنجیرەکە لەگەڵ فلاشەکەی تر بەشدار بن و لەوانەیە فلاشێکی تری نوێش بێتە ناو زنجیرەکە. ئەمەش پرسیاری ئەوە دروست دەکات کە ئەمە چۆرە چیرۆکێکە، ئەوانەی شارەزای چیرۆکی فلاشن یاخود کۆمیکەکانی خوێندوتەوە یان لە زنجیرەکە ئاگاداری بوون. فلاش بە چەند تایملاینێک گەشت دەکات و چەند جیهانێک دەبڕێت کە لەوانەیە هەر جیهانێک جیاواز بێت لەوەی تر. بۆ نمونە لە جیهانێک باتمان هەیە، لە جیهانێک باتمان خۆی بروشوەی نییە بەڵکو باوکی بروشوێنەکە بۆتە باتمان. لە هەمان کاتدا بۆ کارکتەری فلاش و بۆ هەموو کارکتەرەکانی سەرزەوی وایە، واتە چەند تایملاینێک و چەند جیهانێکی جیاواز هەن کە فلاش لە ڕێی سورعەتەکەی و لە ڕێی خێراییەکەیەوە گەشت بۆ ئەو جیهانان دەکات. لە پلەی چارەم ڤێرژنی نوێی جەستس لیگە کە لە دەرهێنانی زاک سنایدەرە. چیرۆکی جەستس لیگ لەوانەیە بەشێکتان ئاگاداری بن سەرەتا لەلایەن زاک سنایدەرەوە قەول بوو دەرهێنانی بۆ بکرێت، بەڵام بەهۆی ئەوەی کە کچەکەی مرد
وازی لە دەرهێنانەکەی هێنا دەرهێنەرێکی تر جێگای گرتەوە. ئەوە بوو فیلمەکە سەرکەوتنێکی وای نەبوو، خەڵکانێکی زۆر بەدڵیان نەبوو، بەڵام خەڵکانێکی زۆر دەڵێن کە ڤێرژنی زاک سنایدەر کە ئەوەی زاک سنایدەر بڕیار بوو دروستی بکات جیاواز بوو لەوەی کە لە کۆتاییدا پەخشکرا. بۆیە هەندێکی زۆری جەستس لیگ داوایان کرد کە ڤێرژنی زاک سنایدەر پەخش بکرێت و دووبارە پیشان بدرێتەوە. ئەو بۆ ئەم ساڵ تۆڕی HBO ڕایگەیاند کە ڤێرژنی تایبەت بە زاک سنایدەر لە تۆڕەکەی خۆی پەخش دەکات. ئەمەش هەندەرانی دیسی زۆر دڵخۆش کرد لەوانە خۆم کە زۆر بەپەرۆشم ڤێرژنێکی جوان بە تایبەت لە گەورە دەرهێنەرێکی وەک زاک سنایدەر ببینم، بە دڵنیاییەوە زۆر باشتر دەبێت لەوەی کە پێشتر بینیمان. هەمومان بەپەرۆش بووین تاکو یەکەم ترەیلەری فیلمەکە ببینین. ئەوە بوو لە دیسی فاندەم ترەیلەرەکە بڵاو کرایەوە. شتێکی زۆرمان لەبارەی فیلمەکە و بۆ دەرنەکەوت لە ترەیلەرەکە، بەڵام لەمە دەچێت ئەم ڤێرژنە تاریکتر و قوڵتر بێت لە ڤێرژنەکەی پێشتر. لە هەمان کاتدا کارکتەری دارکساید زیاتر ڕۆلی پێ بدرێت کە ڤیڵنی سەرەکی فیلمەکەیە. قەراریشە فیلمەکە ساڵی 2021 بڵاو بکرێتەوە. لە پلەی سێمی گرنگترینی ئەو ساتانەی لە دیسی فاندەم بینیمان یاریەکە، ئەویش یاری گۆثم نایتسە. یاریەکە بەرهەمی هەمان ئەو کۆمپانیایە کە یاری باتمان ئارکام ئۆریجینی بەرهەمهێنا بوو، هەروەها هەریەکە لە کارکتەرەکانی نایتوینگ، ڕۆبن، ڕێد هود، باتگێرڵ بەشدار دەبن لە یاریەکە و کارکتەری سەرەکی و پاڵەوانی سەرەکی یاریەکەن. چیرۆکی یاریەکە زۆر سەرنجڕاکێشە. باس لە دوای مردنی باتمان دەکات کە کۆمەڵەیەکی خراپەکار پەیدا دەبن بە ناوی کۆرت ئۆف ئاولز. ئەرکی پاڵەوانەکانە کە کۆتایی بۆ کۆمەڵەیە بێن. لەگەڵ ئەوەی خۆم زۆر یاری ئەلکترۆنیەکان ناکەم، بەڵام ئەمەیان زۆر سەرنجڕاکێشە. بە دڵنیاییەوە هەوڵ دەدەم ئەگەر کاتم بۆ پەیدا بێت ئەم یاریە ئەنجام بدەم. یاریەکەش قەرارە لە ساڵی 2021 بڵاو بکرێتەوە. لە پلەی دووەمی ئەو ساتە گرنگانە ترەیلەری نوێی واندەر وومەن 1984 وەک پێشتر ئاگاداری بووین پێتی جینکس دەگەڕێتەوە بۆ بەرهەمهێنانی بەشی دووەمی واندەر وومەن لەژێر ناونیشانی واندەر وومەن 1984. هەروەها هەریەکە لە کارکتەرەکانی گال گادۆت و کریس پاین دەگەڕێنەوە بۆ ڕۆلی سەرەکی. بەڵام دووشتی زۆر سەرنجڕاکێشمان بینی لەم مەراسیمە. یەکەمیان دەرکەوتنی ڤیڵنی ئەم بەشە یاخود خراپەکاری ئەم بەشە کە بریتیە لە چیتا لە ڕۆڵجێڕانی کریستن ویگ. لە هەمان کاتدا ڕاگەیەندرا کە ئەفسانەی مۆسیقای فیلمەکان هانس زیمەر مۆسیقا و ئاوازی ئەم فیلمە دادەنێت. ئەمەش خەبەرێک و هەواڵێکی زۆر خۆش بوو. بە تایبەت فیلمەکانی هانس زیمەر هەمیشە زۆر سەرنجڕاکێشن لە ڕێی مۆسیقاکەیەوە. فیلمەکان دووقات و سێقات خۆش دەکات. ئێستا بابەر لەوەی باس لە یەکەمین و گرنگترین ساتی ئەم مەراسیمە بکەین، با هەندێک لە ساتەکانی تر کە جێگای باس لێوەکردن باس لێوە بکەین. ترەیلەری بەشی هەفتەمی The Flash یاخود زنجیرەی The Flash پیشاندرا. چەند زانیاریی کەممان لەبارەی بەشی نوێی ئەکوامان پێڕاگەیەندرا. دەرهێنەری فیلمەکە جێمس وان ڕاگەیاند کە کاستی سەرەکی بەشی یەکەم دەگەڕێنەوە. لە هەمان کاتدا دەکرێت بەشی دووەم ببێت بە زنجیرەیەک و بەشی تری بەدواوە بێت. فیلمەکەش قەرارە لە ساڵی 2022 پەخش بکرێت. تایتڵی بەشی دووەمی شازامان بۆ بەدەرکەوت کە بریتە لە شازام Fury of the Gods. و لە هەمان کاتدا کارکتەری سیمبادیش بەدەرکەوت کە دەکرێت ڕۆڵی هەبێت لە ناو فیلمەکە، دەکرێت بەدەر بکەوێت. ترەیلەری یاری سوساید سکواد پیشاندرا کە لەلایەن کۆمپانیای ڕۆکستێدی بەرهەمهێنراوە کە هەمان ئەو کۆمپانیایە کە یاری باتمان ئارکامی دروست کردووە. ئێستاش با باس لە گرنگترین و کاریگەرترین ساتی ئەم مەراسیمە بکەین کە ئەویش ڕاگەیاندن و پیشاندانی یەکەم ترەیلەری فیلمی باتمانە. وەک پێشتر زانی بوومان مات ریڤز کاری دەرهێنان بۆ ئەم فیلمە دەکات کە دەرهێنەری سیانەی پلانێت ئۆف دە ئێپس بوو کە سیانەیەکی زۆر نایاب بوون. لە هەمان کاتدا ڕۆبەرت پاتیسن ڕۆڵی باتمان دەجێڕێت لەم فیلمە، هەروەها زۆوی کراڤیتس ڕۆڵی کاتومان دەجێڕێت لە فیلمەکە. فیلمەکەش باس لە چیرۆکێکی جیاواز دەکات کە لەوانەیە و بە ئەگەرێکی زۆرەوە چیرۆکەکە لە کۆمیک وەرنەگیراوە. هاوشێوەی جۆکەر کە لە ساڵی پاربینیمان چیرۆکێکی نوێیە. لە هەمان کاتدا بۆچوونی ئەوەش هەیە کە دەکرێت فیلمەکە سپینۆفی فیلمی جۆکەر بێت، واتە تەواوکەری ڕووداوەکانی جۆکەر بەڵام لە پۆینت ئۆف ڤیوی باتمان، واتە بە ڕوویای باتمان. ترەیلەری فیلمەکە زۆر سەرنجڕاکێش بوو. زۆر سەرنجڕاکێشام حەماسەتی بۆ فیلمەکە دەقات زیاد کردمەوە. لەگەڵەوەی بەرهەمهێنەرانی فیلمەکە ڕایانگەیاند کە فیلمەکە تەنها لە سەدا 30 لێ بەرهەم هاتووە، بەڵام ترەیلەرێکی زۆر جوان و نایابیان پێشکەش بە ئێمە کرد و بەڕاستی پەرۆشیم بۆ فیلمەکە زۆر زیاد بووە و ئێستا زۆر پەرۆشم تا فیلمەکە ببینم کە قەرارە ساڵی 2021 پەخش بکرێت. ئەمە گرنگترین سات بوو پێم وابێت لە دیسی فاندەم پیشاندرا. ئەمانە گرنگترینی ئەو ساتانە بوون کە لە یەکەمین دیسی فاندەم پیشاندران
بەناوی دیسی فاندم هۆڵ ئۆف هیرۆس. وەگوتم بڕیارە دیسی فاندمێکی تر ئەنجام بدرێت لە 12ی مانگی داهاتوو واتە مانگی نۆ. ئەم مەراسیمەش بەناوی دیسی فاندم Explore the Multiverse دەبێت. تا ئەوەی ئاگاداری ئەو مەراسیم و مەراسیمەکانی داهاتووی دیسی بن، پێشنیار دەکەم کە فۆلۆی سۆشیال میدیای دیسی بکەن، یانیش فۆلۆی من بکەن لە ئینستاگرام و فەیسبوک و تویتەر کە لینکەکانم لە خوارەوە داوە. لەوێ بێگومان ئاگاداری هەر بابەتێک دەبن لەبارەی کۆمیک، چ لە دیسی چ لە مارڤێل، هەروەها بابەتەکانی تری وەک فیلم و زنجیرە و کتێب و بابەتەکانی تری هاوشێوە. ئەمە ڤیدیۆی ئەمڕۆمان بوو لەبارەی مەراسیمی دیسی فاندەم. بیرتان نەچێت سەبسکرایبی کەناڵەکەم بکەن تا ئاگاداری ڤیدیۆ بابەتی زیاتر بن. هەروەها لە کۆمنتی ڕای خۆتان دەربڕن کە چ بابەتێکی ئەم مەراسیمە بەلاتانەوە سەرنجڕاکێش بوو و پەرۆشن تاکو چ فیلمێک یاخود چ یاریەک یان هەر بابەتێکی تری مەراسیمەکە ببینن. بێگومان ئەوە ئەگەر هاندەری دیسین، ئەگەر هاندەری مارڤێلیشن لەوانەیە هیچ یەک لەو بابەتانە بەلای ئەوە سەرنجڕاکێش نەبوو بن. بەڵام بەباشی دەزانم کە لایکەکە دابگرن و سەبسکرایب بکەن لەبەر ئەوەی لە بابەتەکانی تری داهاتووی لەبارەی مارڤێلیش بێگومان باسییان لێوە دەکەین. من وسام ئەحمەدم، سوپاس کە لەگەڵم بوو.